ڕوتەکەمە خوشکە بەڕێسەکان ئەوانەی قەرزاری دوکاندارەکانن، قەرزاری فرۆشیارەکانن، قەرزاری دوکاندارە، قەرزاری بازاڕە، قەرزاری ئەوەی کە لە کۆڵانەکان ئەشتە فرۆشی هەمووی ژن قەرزارێتی. بۆ من دەڵێم خوشکە بەڕێزەکەم، حەیای خۆت، شەرم و حەیات، شەخسیەتی تۆ زۆر زۆر لەوە ئەبێ گرانتر و قورستر بێ خەڵکی داوای پارەت لێ بکە. بۆی ئاگاداری خۆت بە. خوشکی بەڕێزم، دەڕۆیتە بازاڕەوە، ئەم خاڵە زۆر گرنگە، دەڕۆیتە بازاڕەوە حەیا و شەرمەکەت لەوە گرنگترە لە پیاوێک دوکاندارێک بپاڕێیتەوە 500 دینار 1000 دینار بۆ بشکێنێ. کاکە ئەو بای چەندێکە؟ بای ئەوەندەیە، کەمتر نابێ؟ نە، تەواو بیبڕەوە، ڕجاو تکا مەکە لی مەپاڕێرەوە، با قەرزاری نەبی. چونکە دوکاندارێت چاک و بەڕێز و بە حەیا و بە شەرمە، بەڵام دوکانداری شەیە وەکو مار وایە، وەکو ماری کوبرا وایە، لەوانەیە 2 جار پارەت بۆ بشکێنێ، جاری سێم داوای شتێک لێ بکە. بۆیە حەیا و شەرمەکەی خۆت زۆر گەورەترە. وەڵڵاهی ئافرەت بە شەرم و بە حەیاوە جوانە. پێویست ناکە ڕجاو بکە لە دوکاندارێ بکەی بۆ 1000 دینار بۆ 2000، هیچ پێویست ناکە. چەندێکە پارەکەی بەرێ و تەواو، بە قەرز شت مەکڕە. برای بەڕێزم، با خێزانەکەت فێری ئەوە نەبێ. من خێزانی خۆم بایی 250 بە قەرز بکڕێ لێ قبوڵ ناکەم. ئەگە پیا بڵێ پارەکەی دەمێ، بۆچی قەرزاری خەڵکی بێ؟ ئەمە شتێکە عادەتێکە هەیە فێر بۆ فێر. سەری دوکاندارە ئێشێنێ، عەزیەتی ئەدا، شەخسیەت و حەیای خۆی دا ئەبەزێنی بۆ 1000 دینار بۆ 5000. پێویست ناکە خوشکەکەم، تۆ بەڕێز بە، بە حەیاوە جوانی، بە شەرمەوە جوانی، بە شەخسیەتەوە جوانی. بۆ هیچ کاتێ بۆ پارە تەنەزول مەکە و خۆت ناشرین مەکە لای هیچ کەسێک. پیاوە بەڕێزەکان، ئێوەش پیاوە ئافرەتەکانتان وا لێ مەکەن کە بەڕاستی ئەو کارەساتیان بەسەرا بێ قەرزار بن، ڕەقەمی خۆیان لای خەڵکی دابنێن. هەیە بە ئەنقەس دایانێ، ئافرەتەیە بە ئەنقەس ئەچێ شتەکڕێ بە قەرز، پارێشی پێیە، بەس بۆی ڕەقەمەکەی لای فڵان کەس جێبێ، لە حەزەکە بەشک و پەیوەندی پێوە بکات. ئەم جۆرە ئافرەتەی شەیە. هەیشە پیاوەکەی نێرەکە لە ماڵەوە پارەی ناداتێ، ئیتر ئەو کاتە ناچارە بێ ئەو ئافرەتە تووشی کێشە و بەدڕەوشتی دەبێ. زۆر جار دەڵێ پارەم پێ نییە، چیم لێکەی فەرموو، بەخوا پارەم پێ نییە، پیاوەکەشم پارەم ناداتی. ئەمە کارەساتە بەڕاستی. کەواتە ئاگادار بە، پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم: الحیاء من الإيمان والإيمان في الجنة. حیا لە ئیمانەوە، ئیمانیش لە بەهەشتایە. تۆ بە حەیاوە جوانی، خوشکە بەڕێزەکە. بۆیە لە هیچ کەسێک مەپاڕێرەوە پارەت بۆ بشکێنێ. قەرز لە هیچ کەسێک مەکە، شتێک لە توانەت دانیە مەیکڕە. پیاوەکەشت پارەت پێ نادا، ئەوە پێویستە دانیشتنی لەگەڵ خزم و کەسوکار و خانەوادەی هەردوو لا بکرێ و ئەو کێشەیە چارەسەر کرێت. ناکرێ من ئافرەتێک بم لەگەڵ پیاوی خۆما بژیم و چاوم لە دەستی خەڵکەوە بێ. ئەو خوشکە وازی لە باوک و برا و کەسوکار و هەموو کەسێ ناوتۆ بەلای جەنابت، جەنابیشت پارەکە هەڵەگری و هەر ئەیشاریتەوە. ئاخر کارەسات ڕۆدا. بە خێزانت بڵێ لە بازاڕە مەعمەلە نەکا بۆ شێوەیە، شتەکە بکڕە تەواو. کاکە کەمترە بێ، نابێ تەواو، نابێ پارەکەی بەرێ و تەواو. ئەبێ ئاوا شەخسیەتی خۆت پارێزی. خوشکە بەڕێزەکە، شەخسیەتی خۆت پارێزە، سەری دوکانداریش مەئێشێنە. ئەو قسەش 100% درۆیە. لە دینی خوادا شتیوان نییە. ئەڵێ ئەوەنە معاملەکەتە عراقەکەی، وەڵڵاهی لە دینی خوادا شتیوان نییە. شتیوانی لە دینی خوا قەت ئیسلام نەیوتۆ سەری خەڵکی بێئێشێنە. ئیسلام قەت نەیفەرمووە خۆت زەلیل کە هەتا عراقەکەی بۆ دینارێ بۆ 1000 دینار. حاشا ئیسلام شتی وایتیان نییە. ئیسلام فێرمانی کڕۆ شەخسیەتی خۆمان بپارێزن. ئەو ئیسلام ڕاستەقینەکەیە.